يا ابراهيم يا شهر داخل عليك اي والله ئێمە ئەمڕۆ ڕێکخراوی سروشتی کوردستان نوێنەرایەتی گەرمیان هەستین بە ئەنجامدانی کەمپینێک لەژێر دروشمی ئاو نابۆبوونەوەی سەرچاوی ژیان. ئەم کەمپینە لە درێژەی کار و چالاکیەکانی ڕێکخراوی سروشتە کە بڕیارە لەسەر جەم نوێنەرایەتیەکانمان لە هەر پێش نوێنەرایەتیەکە ئەنجام بدرێت. ئێمە ئەمڕۆ لە پەلار ئەنجاماندا مەبەست و ئامانجی ئێمە لەم کەمپینەیەدا ئەوەیە کە ئەمانەوێ هەڵوێست وەربگرین بەرامبەر بۆ سیاسەتەی کە لە ئێستا وڵاتانی دراوسێ و بە تایبەتی وڵاتی ئێران پەیڕەوی ئەکات بۆ گرتنەوەی سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستاندا. و هەروەها ئەمانەوێ بزانین دەنگ خەڵکا چەند لەگەڵمانایەوە دەنگی ناڕەزایی شەقام بگوێزینەوە بۆ لایەنی پەیوەندیدار. و هەروەها هەر لێرەوە بەلایەنی پەیوەندیدار ئەڵێن یعنی ئەمانەوێ بە ئاگایان بینینەوە کە ئەمە پرسی ئاو پرسێکی چارە نووسازە پەیوەستی بە ژیانی هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەیەوە هەیە ناکرێت وەکو کارتێکی ئابووری وە سیاسی بەکار بێنرێت. مەڵێ نیگارخان پێشوازی خەڵدەم کەمپینەیەوە چۆن بووە ئێستا؟ وەڵی تا ڕادەیەک پێشوازیکردنی خەڵک باش بوو بەڵام لەگەڵ ئەوەشا ینی وەکو پێویست نەبوو. ئەم مەترسیانە ئێوە لە ڕابردوودا بەلایەنە پەیوەندیدارەکانتان ڕاگەیاندووە؟ بەڵێ ئێمە وەکو ڕێکخراو لە ماوەی ڕابردوودا نوێنەرایەتی ڕێکخراوی سروشت لە سلێمانی لەگەڵ چالاکوانانی بواری ژینگە واروە چوار ڕێکخراوە مەدەنیەکانە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیە هینە پەیامی ناڕەزایی و یاداشتی ناڕەزایی خۆیانیان گەیاندووەتە کۆنسڵخانەی وڵاتی ئێران لە سلێمانی. هەری لەلایەن کۆنسڵخانەی ئێرانەوە هیچ ڕوونکردنەوەی هیچ لێدوانە هیچ قسەیەکە بۆ لەم بارەوە یاخود هۆکارەکە کارتێکی فشارە دژی ئەم ڕێفراندۆم و ئەو سەربەخۆیە کە ئەیانەوێ ڕاگەێن. ئێمە وەڵی وەکو ڕێکخرا و زیاتر ئێمە ئەوە ئەرکمان لەسەر واتە ئەرکەمان لەسەر ئێمە پەیام و ئامانجی خۆمان بگەێنین بەلایەنی پەیوەندیدار ئیتر ئەوە لەلایەنی پەیوەندیدار واتە لەسەر خۆی ئەمێنێتەوە کە هەتاوەکو چەند لەگەڵ ئێمەیە ئەبێت. گرنگ و ئامانجی ئێمە ئەوەیە کە ئێمە کاری خۆمانمان ئەنجامیاوە.
دەست خۆ زۆر سپاس دەکەم. سەرچاو کرد. هوا